لە دوای زیاتر لە 80 ڕۆژ لە بەردەوامی بایکۆت جارێکی دیکە مامۆستایان ڕژانە سەر شەقامەکان هاوکات بۆ ڕەتکردنەوەی فۆرمی پابەندبوونیان با دەستپێکردنەوەی دەوامەوە لا بەردەم بینایی ئیشرافی پەروەردەی ڕۆژهەڵاتی شاری سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا و بەرەو بینایی ئیشرافی پەروەردەی ڕۆژ ئاوا بەڕێکەوتن. ئەو فشارانەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەیکەن بۆ شکاندنی مامۆستایان ئەوە سلمێنێ ئەوان پەروەردەیان ناوێت تەنها شتێکیان هەیە کە بریتیە لە کردنەوەی دەرگای قوتابخانەکان. وە پێم وایە ئەم فشارەش خەریکە وردە پوچەڵ ئەبێتەوە ئەوەی کە کراوەتەوە پرۆسەی پەروەردە نییە بەڵکو دەرگای قوتابخانەکانە کردنەوەی دەرگای قوتابخانە جیاوازی زۆرە لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن. وان فۆرمێکە مامۆستایانی پێدرسیانن هیچ دەستڵۆساسێکی نییە هیچ وەرەقێکی سادەوی ساخ کراوە تەنانەت ئیمزا و مۆری پەروەردەکانیشی پێوەنێت تەنها ترسانی زەختێکی مامۆستایانە. سەرەڕای هێڕەشەکانی وەزیری پەروەردە و ڕێنمایی و بڕیارەکانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و فشاری حیزبەکان و کردنەوەی دەرگای نزیکەی 90 قوتابخانە لە شاری سلێمانیدا هاوکات بە هەزاران مامۆستای ناڕازی هەفتانە دەڕژێنە سەر شەقامەکان و هاوار دەکەن لە بایکۆت بەردەوامین و بایکۆت ناشکێنین. يعني ملت يقدر نظام مجور نجرد يعني نظام أم حكمة وجداني لكويا أم حكمة ضميري لكويا الله بوجانيا من بيعلم راسناكي زور عيبة زور دعوة شينا براسي يعني زور عيبة مامۆستای خانشین تەنها ئەو موچەیە هەیە لە ماوەی 14 مانگە تۆ 5 مەعاشت داوەتێ ئایا ئەم خانشینە بە هەواژین بەچی ئەژین پێم ناڵێن بەنسبەت منەوە ئیسرائیل لە ئیشرافەوە نییە ناخت وەڵا نییە باچ من خیابی کەس نام لەگەڵ مەڵێ خیابی کەس نادەکاتە من خیابی هیچ کەسێ نادەم ئەوە هەموو تا جۆتە. هاوڕێ لەگەڵ مامۆستایان چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی زانکۆ و کەسوکاری شەهیدان و فەرمانبەران و خانەنشینان لە پێشەوەی خۆپشاندانەکانی مامۆستایاندا بەرچاو دەکەون و داوای نان و ئازادی و سەروەری یاسا دەکەن. نەوتی ڕەچاوی چۆرکردن ئەمە ئاو نیە ئەمە کارەبان نیە ئەمەش یعنی نان ئازادی هیچ نیە ئەم حکومەتە تێناگەن نەوتی ڕەش بەرچاوی گرتوون بۆ خوێندن و دەرگای قوتابخانەکان داخراوە بەڵام ئەم حکومەتە شکست خواردووی کە لە هەرێمی کوردستاندایە من بە حکومەتی نازانم بە کۆمەڵێک مافیای ئەزانم کە حکومڕانی ئێمە ئەکەن لە کوردستانە. تاکو ئەم لەحزەیەش کە من قسە لەگەڵاکەم لە سا هەفتای تەواوی هەموو زانکۆکان ئەمەی کە لە دەڤەری با بڵێن سەوزاییان لەم ئەوان پێڵەن دەڤەری بایکۆت لە سا هەفتای بایکۆتە و لە سا 30 داوامی کردەوە. ئەگەرچی بەشێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی دەرگاکانیان بەڕووی قوتابیەکاندا کردووەتەوە وەک بەشێکیش لە بەڕێوەبەرەکانیان باسی لێوە دەکەن پرۆسەی خوێندنیان دەست پێ کردوێتەوە بەڵام مامۆستایانی ناڕازی جەخت لەوە دەکەنەوە تەنهاکردنەوەی دەرگای قوتابخانەکان مانای دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردنێکی تەندروست ناگەیەنێت و ئەو بەڕێوەبەرانەش لەژێر فشاردا بڕیاریکردنەوەی قوتابخانەکانیان داوە. هاوکات مامۆستایانی ناڕازیش بەردەوام دەبن لە فشارە مەدەنیەکانیان بۆ بەدەستهێنانی ماف و داواکاریەکانیان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.